بەناوی خوای گەورە و مێرەبان سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانان دەکەین بە تایبەتی ئێوەی خۆشەویست. بەڕاستی تەوەرەکەتان تەوەرەکی زۆر جوانە لە بۆ مانگی ڕەمەزان. لێرەوە هیوادارین کە مانگی ڕەمەزان بتە مانگێکی خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو مسلمانان. داواکاری لە خوای گەورە ئەو مانگەیە بکات بە مانگێکی پڕ لە بەرەکەت و لە خۆشی بۆ هەموو کەسێک هەموو چین و توێژێک بە تایبەتی مسلمانان. بەڕاستی لە مانگی ڕەمەزان هەندێک ڕێنمایی تەندروستی هەیە، پێویستە ئەو کەسانەی کە بە ڕۆژوو دەبن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن، چونکە ئەگەر بێت و ئێمە بڕۆینێ ئەوە 11 مانگی پێشوو ئەمە خواردن و خواردنەوەکان دەخۆین بە دلی خۆمان لە چ کاتی بمانەوێت زۆر ئاساییە. بەڵام لە مانگی ڕەمەزان هەندێک گۆڕانکاری بەسەر خواردن و خواردنەوەکان داتێ، هەندێک گۆڕانکاری بەسەر لایەنی جەستەیی داتێ، چونکە دەڕۆینێ 11 کاتژمێر تا 13 کاتژمێر ئەمە هیچ خواردن و خواردنەوەک ناخۆین. لەم کاتەی ئەمە وەختی هیچ خواردن و خواردنەوەک ناخۆین، جەستەمان پێویستی بە هەندێک شیرینی هەیە یان هەندێک لایەنی خواردنەوەکانەیە. لەبەر ئەوەی لازمە ئەمە هەندێک لە ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ بکەین، چونکە مانگی ڕەمەزان ئەگەرمە تەمەشا بکەین لەگە مانگەکانی کە زۆر جیاوازە. لە مانگی ڕەمەزان ئەمە دوو کاتی سەرەکیمان هەیە بۆ خواردن و خواردنەوەکان. یەکەمیان بەربانکردن واتە ڕۆژ و شکاندن، دووەمیانش کاتی پارشیو. بەڕاستی ئەوەی ما لە نەخۆشەکان دەبینین یان لە کەسەکانی بە ڕۆژوو دەبین بە تایبەت لە ڕۆژانەکانی یەکەم دەبینین زۆر گۆڕانکاری جەستەیی یان لۆژیکی ڕوودەدات، چونکە ئەو کەسەیە تووشە ژانەسەرێک دەبیت یان تووشە ژانە ماعیدە دەبیت یان تووشە هەندێک ئەسبابی دیکە دەبیت. لێرەوە یەکەم خاڵی گرنگ زۆر پێویستە ئەمە ئاگاداری بین ئەوانەکانی کە بە ڕۆژی دەبن، ئەویشیش بانگی مەغرەبە. هەر کاتی بانگی مەغرەب بوو وا دەزانن ئەوە تۆڵەکردنەوە یان قەرەبووکردنەوەی جەمەکانی خواردنەکانی دیکەیە. نا، لازمە یەکەم شت کە ئەمە ڕۆژی خۆمان بشکێنین یان بەربانگ بکەینەوە، پێویستە بە قڵە خورمایەک یان 3 قڵە خورما لەگەل گلازە ئاوە یان پەرداغە ئاوێک بخۆینەوە، چکە ئەوەش ئەسبابی خۆی هەیە، هۆکاری خۆی لەبەرچی. ئەگەر بڵێن لەبەر چەمە پێویستمە خورما بخۆینەوە، پاقلاوەیەک نەخۆینەوە، لەبەر ئەوەی خورما شیرینیەکی سروشتیە. مێشکمانیش پێویستیان بڵین جەستەمان پێویستی بە چیە؟ پێویستی بە شیرینیە. ئەو شیرینیم لازمە شیرینێک بخۆین تا تووشە ژانەسەر نەبین. یەکەم شت پێویستە مە خورما بخۆینەوە. بۆچی پەرداخێک ئاویش بخۆینەوە؟ چونکە 12 سەعاتە ئەمە چینە بە ڕۆژووینە، 12 سەعاتە هیچ ئاومان نەخواردووە، لاشەمان پێویستی بە هەندێک ئاوە. ئەمە یەکسەر لازمە یان بڵین پێویستە ئەمە پەرداخێک ئاو بخۆینەوە. دواتر لەوەی چی دیکە بخۆینە لە دووی خورمایەکە یان ئاوەکە، ئەویش قاپێک شۆربا، هەر شۆربایەکە بیت، شۆربای نسیک بیت یان شۆربایشتکە ئەگەر گێزەر برۆکلی ئەوانە تێدا بیت هێشتان باشترە. کاتی شۆربای خۆمانش خوارد پێویستە بۆ ماوەی 10 خولەک تا 15 خولەک پشووە گۆر بگرین، چکەدا ئەو گەدەمانە ئەو ماعیدەمان تووشە لە ئاوسان نەبێت، تووشە غازات نەبیت، چونکە 12 سەعاتە تو هیچت نەخواردیە، یەکسەر بچی خواردنەکانی گران بکێ گەدەی خۆت، تاکید تووشە ژانەسەر یان تووشە ژانە ماعیدە دەبیت. ئەوە وەکو خاڵی یەکەم. بەڕاستی ئەگەر تەمەشای ینی کوردەواری خۆمان کامل بکەین سەر سفرەکان دەبینین پڕە لە شیرینەمەنی، پڕە لە شەربەت، ئەو شەربەتەی پڕە لە شەکر. ئێکسەر کاتی فتارکردن یان کاتی خواردن و خواردنەوەکان پاقلاوەیەک گلازە شەربەتێک دەخۆن. ئەو کەسانەی بەو شێوازە ڕۆژی خۆیان دەشکێنن زۆربەی زۆریان تووشە ژانەسەرشی ئەگزا زۆر دەبن. بۆیە لازمە ئەمە دووبارە دەکەینەوە بە خورما و بە ئاو ئەمە ڕۆژەکەی خۆمان بشکێنین. ئەوە خاڵی زۆر گرنگ. و دواتر کەنگ کە 10 دەقە یان چارێک پشومان وەرگرت خواردنێک دەخۆین، خواردنێکی تەندروست بی، نەک خواردنێکی بخۆین خواردنێک بەس پڕ بیت لە چەوری یان ئیلا دەبیت گۆشت بیت، ئیلا دەبیت بەرنج و فاسوڵی لەگەڵ بیت. نا، لازمە خواردنێکی سروشتی بێت و ئەو خواردنەی دەخۆین کە پێ گەدەمان پێژان نەکات. ئەوە خاڵی یەکەم.
خاڵی دووەم زۆر ینی گرنگە خواردنەکانمان هەمە جۆر بی، ینی خواردنەکانمان با سەوزەوات تێدا بیت، با فێقیات تێدا بیت، با هەموو خواردنەک تێدا بیت. خاڵەشی دیکە زۆر گرنگ دوورکەوتنەوە لە شیرینەمەنیەکان یان خواردنە گازیەکان. شیرینەمەنیەکان وەکو چێ وەکو پاقلاوە یان زەڵاتیان یان هەر شیرینیە کە دەبینین زۆر لەسەر سفرەکانمانێ لازممان لەو خواردنانە دوور بکەوینەوە. هەروەها دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان، ئەو خواردنانە وەمان دەکات و تووشە هەڵ ئاوسانێک بین یان تووشە قۆڵۆنێک بین یان تووشە ژانە سەرمان دەکات، بۆیە زۆر پێویستە لە خواردنە شیرینەمەنیەکان و خواردنە گازیەکان دوورکەوینەوە. خاڵەشی دیکەمانیشەیە بەڕاستی زۆر گرنگە بە پێویستم زانیانی زۆر تەرکیز بێخمە سەر و خاڵی. کاتی بانگی مەغرب خواردنمان خوارد ئەبینین زۆربەی کەسەکان ماعیدەی خۆیان یان گەدە خۆیان زۆر پڕ دەکەن بە ئێک جاری خواردنەکانی خۆیان هەمووی دەخۆن، یعنی چی ئەکەن هیچی مەجای هیچ نامێنن. پێویستە لەو خاڵەی زۆر تەرکیز لەسەر چ بکەین خواردنی خۆمان خوارد ئەو خواردنەیە بیت بەس قەناعەتێکمان پێ بێت، یعنی بەس برسیاتیمان لاب بە لەبەر ئەوەی کاتی مەچوونە نوێژی عیشا و گەڕاینەوە تەراویح خۆمان خوارد ئەو کاتی خواردنەشی بخۆین، ئەو کاتی زۆر ئاو بخۆین، ئەو کاتی فێقیات بخۆین. ئەگەر هاتوو ئێمە مەغرب کاتی بانگ ئەمە خواردنێکی ئێکجار زۆرمان خواردبوو جێگای هیچ نامینێت لەو کاتی ئەمە تووشە مەشاکلمان بۆ چا دەبێت. ئەوە وەکو بە شێوەیەکی گشتی یعنی بۆ مەغرب. دوتۆ بەس لەومان لە دوای کە باڵێەوە کەسێک کە مسلمانێک کە بە ڕۆژی دەبێت لە دوای نانخواردن دەخەوێت و یاخود چۆن سیستەمێکی خەوی تەندروست ئەنجامیدا ئەوەی بە کورتی باس. خاڵێکی دیکەمانەیە لە دوای نان خواردنی مەغریب دەبین کەسەکان خواردنێکی ئێکجار زۆر دەخۆن، هەر کاتێ ئەمەش خواردنێکی زۆرمان خوارد ئەو کاتی یەکسەر هەمومان خەومان کرد، یعنی بێزار دەبین یەکسەر کەسەکان دەنۆن یان دەڵێن دەخەون، ئەو کاتەیە شتێکی زۆر خراپە لایەنی تەندروستی یەکسەر ئەو خواردنەیە لە گەدەیان کۆ دەبتەوە تووشە ژانەزیک دەبن یان تووشە ئیسهاڵ یان تووشە ڕەشانەوە دەبن.